پرسی داهاتی سلێمانی و بڕەکەی لەلایەن پارێزگاری شارەکەەوە خراوەتە ڕوو. پارێزگاری سلێمانی ئاشکرای دەکات ئەگەر داهات هەموو بگەڕێتەوە ئەوا داهاتی پارێزگای سلێمانی لە هەموو پارێزگاکانی دیکە زیاترە. بە دوواداچوونمان کرد بزانین بڕی داهاتی ئەم پارێزگایە چەندە کە دەڵێن لە هەموو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان زیاترە. بۆ ئەمە بەستا داوای زانیاریمان لە ئەنجومەنی پارێزگای شارەکە کرد، بەڵام نەک هەر زانیاریان نییە، تەنانەت پێیان ناڵێن بڕی داهاتی پارێزگای سلێمانی چەندە. داهات و خەرجی پارێزگای سلێمانی بۆ ساڵەکانی 2017 و 2019 بنێرێ بۆ ئەنجومەن بۆ بەرچاوڕوونی. ئێمە تا ئێستا بە شێوەیەکی گشتی نازانین داهاتی سلێمانی چەندە. باسکردنی داهات زۆری سلێمانی لە کاتێکدایە بە قسەی پارێزگاری سلێمانی داهاتەکە لی دەبڕێت، بەڵام بەبێ ئاشکراکردنی ناوی ئەو کەس و لایەنانەی کە لی دەبەن. ئەنجامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت با ناوەکان ئاشکرا بکرێت یان ئەوە ڕوون بکرێتەوە داهاتی زۆری ئەم شارە بۆ کوێ دەچێت. ئەگەر پارێزگای سلێمانی داهاتی ئەوەنە زۆرە بەشی هەموو هەرێمی کوردستانکە، ئەی بۆچی لە سا هەفتای موچەی موچە خۆرانی کوردستان باوا بڵین لە زۆنەکەی تر دابی نەکرێەوە نێرێت. بڕاستی یابێ و قسەیەوانە بێت یان ئەگەر وایە ئێوە داهاتانە چی دێت، یا کە دوێنێ جەنابی پارێزگارەڵێ ئەگەر داهاتەکانی سلێمانی لێ نەچێت ئێم لێچوونەیانی چی لەکوێ لێچێ کیا لێ ئەبات. هەر جارە و بیان و گرتنێک با سلێمانی جارێک بە ورژاندنی پرسی لامەرکەزی دوای ئەوەی کە بۆ ئەوانەی پرسەکە لای هاوڵاتیان دەوروژێنن ڕوون بوویەوە خاوەنی لامەرکەزی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە دەستکرا بە وروژاندنی پرسی بە هەرێمکردنی سلێمانی. ئێستا ئەو پرسەش بەدەم ئاوە چووە، پرسی نوێ دەوروژێنرێت کە داهات زۆری شارەکەیە، بەڵام دەڵێن لێی دەبرێت کەسیش نازانێت چەندە و ناڵێن کێ لێی دەبات. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.